ده خاطر جينا آبر كرومبي بالوزا بريا أمريكا المالطا ده باوكر أستا خوش واشنطن اتقال مدابت جنا خان گلک سپاس کوهین گل مدانه نوکه آگربست دست بکریه اوجی پاولین امریکا و سیاست دونالد ترامپینه شاری 12 روزا دست بکر امریکا جی بجدار بیله نوکه پیروزباهی پره و بون آشتیت کرد سیاست دونالد ترامپ یا نوکه زلال بینک تیده بو آشتی روزلاتانا وراز دیت نوه Thank you for having me. سپاس بۆ میوانداریکردنم. Yes, I do. بەڵێ پێم وایە بەو شێوەیە کە ئەوەی پێیوەست بێت President بە سیاسەتی سەرۆک ترامپ joined the war هاتوتە ناو by جەنگەکە bombing the و بۆمبارانکردنی facilities in Iran, دامەزراوە و ژێرخانە accomplished what کانی the وزەی United States ئێران decided to ئەوەی ئەمریکا accomplish, بڕیاری and لێداوە کە لە therefore چوارچەوەی had no ئامانجەکانی further بپێچێت need to continue the war. بەڵام خواستشی نەبێت کە بێتە جەنگیان بەردەوام بێت ئەو دەبێتەوە تێبگات The Israeli کە ئایا ئیسرائیلەکان ئامانجەکانیان پێکاوە یان بەدی هاتوون this was a war ئەو of ئامانجانی کە sorts. جەنگەکان بۆی دەست پێ کرد There is ئێستا not جەنگی intelligence that said بژاردەکانە it was a هەواڵگری Iranian bomb. ڕەنگە باس لەو بکات that کە was near بۆمبە to ئێرانیەکان hand. It was نزیک a بوون goal لە to دروستکردن و strike و Iran for a long وڵاتەکە time. نزیک بووە لە بەدیهێنانی و ئاواتەی Israel and hawkish هەروەها لەلایەنی ئیسرائیل و سەرچاوانشی لە ئیسرائیل و ئەمریکاوان نزیکن ئاماژە بە ئەوە دەکەن کە بەو شێوەیە بووە پێشمان وایە کە ئیسرائیلەکان ڕەزامەندیان هەبووە بۆ ئاگربەست و دەزانین کە ئێران زۆر لاواز کراوە لە ناوچەکە ماوەی 2 ساڵە سەرقاڵی جەنگە ئیسرائیلەکان کرلایەک ڕازی بوونە بە ئاگربەست ئێرانیەکانیش ئاگربەستیان ویستووە بەڵام ئاسان نەبوو بۆ سەرۆک ترامپ کە بتوانێت ئەو ئامانجە بەدی بهێنێت و یاخود ڕوبڕووی هێرشی سەربازیش ببێتەوە لە ناوچەکە ئەوەی زیاتریش پێویستە ئەوەیە کە ئامانجەکان تا چەند پێکراون دیتنەوە بۆ قۆناغێن داهاتی بۆ ئاشتیا ڕۆژهەڵاتە ناڤەڕاستکردن و کە کارش سەر نێڤبەرە ئیسرائیل و ئیرانێدا تێتەکردن چ تشتێک دێ بتە ڕێگر و ئەو ئاشتیا پێک نەیت لەم ساتەدا لە نێوان ئەو دوولایەنە دەبێت دەرفەتێکی باشتری ئاشتی هەبێت لە نێوانیان ئیسرائیلەکان متمانیان بەخۆیانە کە توانست و خواستەکانی ئێران پاشخراون ئێستا لەو توانایەدانین و تا دوای ئەوەی زیان بە فۆردۆ و وێزگەکان دیکە گەندراوە ئامانجەکانیان پێکراوە بۆ ماوەیەک یاخود دواخراوە دەزانین کە ئیسرائیلەکان پێشووتریش و دوای هێرشەکە ئەمریکاش فۆردوان بۆمباران کردبووە زیانیان پێگەاند بوو ئەوە ئامانجی سەرەکی ئەمریکاش بووە لە هەمان کات ئیسرائیلیش ئاماژە بۆ دەدات ئامانجی ئەوانیش بووە تاوتوێی گۆڕانی ڕژێمیش دەکرێ بەڵام ئەمە بەدی نهاتوو تا ئێستا نازانین ئاخۆ ئەو ئاگربەستە بەردەوام دەبێت هەندێک جار تێبینی کراوە کە لەو جۆرە بەرەکەوتانە ڕەت دەکرێتیان پێوە پابەند نابن ئێران دەیەوێت زیاتر بەرپەرچی هێرشەکان بداتەوە لەلایەن ئیسرائیلەوە کە یان ئەمریکا هێرشی دەکرێتە سەر ئاشتیا ڕۆژهەڵاتە ناڤەڕاست نەبتنێ ڕاوەستاندنا شەڕێت ناوبەرە ئیسرائیل و ئیرانێدایە بەڵکو نوکەژی شەڕ الغەزێ بەردەوامە گرۆپێن چەکداری اليەمەنێ العێراقێ مەترسیێن هەبوونە دیسا تەرورێ چەندین ناوچەند ڕۆژهەڵاتە ناڤەڕاست هەنە ئەو ژی دێلدیفدائین یان ژیت قۆناغێن زەحمەتتردا ڕەنگە دەرباز ببین Well, this in fact
لە ڕاستیدا ئەمە دەکرێت وەها وێنا بکرێت کە گرژەکانی 12 هەفتە کە نزیکتر بوونە لە ئیسرائیل دەبینن کە جەنگی غەزا بە تایبەت جەنگێک یەکلایەنە بووە برسیکردنی غەزا سنووردارکردنی هاریکاریە مرۆیەکان لە ڕاستیدا فەڵەستینیەکان دەکوژرێن تەنانەت لەو ساتەشی دەخوازن دەستان بە هاریکاریەکان و خۆراک بگات ئەمە دۆخەکە بەردەوامە کەواتە جیهان لە پرسی غەزا بێئاگا بوو بێئاگا کراوە زیاتر گرنگی بەو جەنگە دەدرێت ئیسرائیل لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوو لە تەک ئەو هێرشانەی سەر ئێران لوبنان و غەزەشی بردمان کردووە ئەو باستەوە دەکات بزاوتی حزب الله دەرک پێ کردووە کە شکاندنی و ئاگربەستن لە نێوانیان هەبووە باما شێوەش چاودێری سووریاش دەکات کەواتە ئەمە چی دەگەێنێت خوازارین کە بەردەوام بێت ئەو ئاگربەستەی لەگەڵ ئێران جیهانیش دەتوانێت دیسان گرنگی بە قەیرانەکانی دیکە بداتەوە کێشەکانی دیکە بداتەوە کە ئیسرائیل تیایدا سەرقاوە یک شاخفتنی دونالد ترامپی بتایبەتیژی هەم دەرحەقێ vê agiribestê û hem jî aştiyê bo Rojhilata Navarast dibêjit em dê epêzê aştiyê bo Rojhilata Navarast peyda bikîn. Yani emajeyeke bo hindê dahatî da Amerîka dîsa ka çawa beşdarî vê şeretê bera İsraîl û Îranê dabiye. Dê dîsa pêzê beşdar bit yan jî danûstandin hatî nekirin rêk ya xweştir bit. بەڵێ خوازیاری دەتوان هیوا بخوازین هەندێک چاڕوانیمان هەیە کە ئەگەر سەرۆک ترامپ بتوانێت ئەو ئاگربەستەی نێوان حەماس و ئیسرائیلیش دوایی ئەو قۆناغا بەدی بهێنێت ئەمە دەکرێت پشودانەگرت بە فەڵەستینیەکان هەمان کاتیش ڕێگە بدات کە بەندکراوەکان بگەڕێنەوە دەبینی بەردەوام و ئاگربەستە تەکشکێنراوە لە غەزا دەرزانین کە بەردەوام بە دواگەڕانی بەندکراوان هەیە لە کەرتی غەزا ئەگەر سەرۆک ترامپ توانی دیسان گرنگی بە دۆخی غەزە بداتەوە ڕەنگە بتوانێت ئاگربەستێکی باشتر بۆ غەزە بەدی بهێنێ وەکو دەزانین زۆرینەی بەندکراوەکان بەهۆی ئاگربەست و دیپلۆماسیەتەوە ئازادکراون نەک بەهۆی ڕوبەڕووبوونەوە دەتوانێت فشار لەسەر سەرۆکوەزیرانی ئیسرائیل بکات بۆ ئەوەی دڵنیایی لە گەڕانەوەی بەندکراوەکان بدا زۆر بە ئیسرائیلەکان خوازیارن پاڵپشتی لە کەمکردنەوەی گرژەکان و دانوستان دەکەن بۆ ئەوەی بەندکراوەکان دیلەکان بگەڕێندرێنەوە سەرۆک ترامپ ڕەنگە دوای ئەو گرژانە بگەرێتەوە سەر ئەو بابەتەش هەبوونە ئەمریکا دەهان ساڵێن دەربازبووی ڕۆژهڵاتە ناوەڕاستە بتایبەتیژی ئەس الوڵاتن وەکی عێراقی سووریێ ئەس بەحەز بکەم وەکە ئەمریکای ماژە پێت کرد ئەو هاتینە بۆ ئاشتیا ملەتی ڕۆژهڵاتە ناوەڕاست ئەگەر ئاشتی پێک هات پرزگرێک و شەر ڕۆژهڵاتە ناوەڕاست نەمان دێ هەبوونە ئەمریکی ناوچێ چه هەبوونێک بێت باوەڕم وایە دەبتوانین پێشبینی بکەین کە کەمکردنەوەی هێز ئەمریکیەکان تێبینی بکەین دارێمەکە ڕەنگەوان بەتەواوی ون نەبن لە گۆڕەپانەکە بەڵام لە کۆتاییدا ژمارەکەم بێتەوە هێز هەیەن لە ئەوروپا هێزمان هەیە لە ئاسیا وێڕایەوەش بەدڵنیاییەوە هاریکاری سەربازی لە تەک بەشەکانی دیکەی جیهان بەردەوامە وێڕایی هێزەکانمان لە ئەوروپا واتە هاریکاریەکان بەردەوامن ڕێکەوتنیان هەیە بەردەوام لە خولی ڕاهێنان لە مانۆڕی سەربازی هاوبەشیکردنی تەکنەلۆجی سەربازی هاوبەشی دەکەن بۆ ماوەیەکی درێژتریش دەکرد بەو شێ بمێننەوە نەک بەو شێوازە ئێستاش
ئەمریکا بە بەهاداری و شکۆوە لە هاوڕێکانی دەڕوانێت بەتابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەمان کات وەکو دەزانن لە عێراق بوونیان هەیە لە سووریا لە کوێیت و بەحرەین لە قەتەر لە ئیمارات کەواتە هێزە ئەمریکیەکان لە تەکرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوە پێکراون وەکو چۆن لە زۆربەی جیهانیش حتما قۆناغا پشتی ئاشتیە هەر وڵاتێک دەوێت هەم سنوورێ خۆ بزانێت هەم جی سەرکرداتیا خۆ سەر وڵاتی خۆ و جیرانتیا خۆ گەل وڵاتێن دەوروبەر جی بزانێت نوکە ئەو قۆناغەمە دەرباز کردە بۆ گوهڕینات ناوا نەخشە ڕۆژهەڵاتە ناوەڕاستیان جی پشتی قۆناغا ئاشتیە دێ ئەو قۆناغە ئێتە ناوا ڕۆژەوێدا سەرکرداتیاکە ڕۆژهەڵاتە ناوەڕاست نەیا ئەمریکی و ئەوروپی ئاڕم وایە هەمووان بۆ ئەو لەو پێناوە کار دەکەن ئەوەی سەرۆک ترەمپ ئاماژەی بۆ کردو ئەوەیە کە ناوێت ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە جیهاندا وێڵ و بگەڕێت بۆ ئەوەی ڕژێم بگۆڕێت بۆ ئەوەی ببێتە پۆلیسی پاراستنی جیهان ئەمە ئەو ڕانگەیە کە سیاسەتەکانی تایدا بەردەستە دەکات گرنگی بە بازرگانی و سەرمایه‌گوزاری لەگەڵ وڵاتان دەدات بۆ ئەوەی پەیوەندی ئابوورەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتان پەرە پێ بدات نەک لە ڕووی سەربازیەوە بەڵام بەڕوونی ئاشتی لە هەرێمەکە پێویستی بەوەیە لە ڕێگەی دانوستان و هاریکاریەوە بەدی بهێنرێت لەگەڵ ئەو وڵاتانەی هەرێمەکە مە شتێک نییە کە ئەمریکا بیەوێت یان بتوانێت بسەپێنێت لە ناوچەکە قۆناغین داهاتیدا گۆڕانکاریە کرد سەر نەخشە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەم دێ ببینین یان ژێ ئەم دێ بینین ڕۆژهەڵاتەکە ناوەڕاست یا نەخشەیە نوکە وڵاتێن و پرزگرێک و ئاڵۆزیت گەلک هەبینە ئاشتیە پێک بە تایبەتیژی زێرەتر پارڤە بکەن پرزگرێک و ئاڵۆزیە دیب تەمامی نەمینن یان ژی دوێت پڕاستیژی نەخشە بێتە گوهارتن بەدڵنیاییەوە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شایانی ئاشتی سەقامگیری و دەوڵەتداری باشن وەکو زۆربەی خەڵکانی تێکرا جیهان ئەمە پێویستە بە کارکردی خەڵکەی بەدی بێت لە ڕێگەی بەردەستەکردنی دەوڵەتدارێکی ساخڵەم بەڵام دووبارە ناکرێت لە دەرەوە بەسەریاندا بسەپێنرێت و ڕژێمان بۆ بگۆڕدرێت ئەوەی سەرۆک ترامپ دەستی پێ کردووە سەرۆک بایدن بەردەوامی پێدا و سەرۆک ترامپ دەیەوێت بەرفراوانتریشی بکات ئەوش ڕێکەوتنی ئیبراهیمیە بۆ کەمکردنەوەی گرژەکان کە 40 ساڵ زیاترە لە نێوان ئیسرائیل و هاوسێکانی بەردەوامە ئەمە وا دەخوازێت چارەسەرێک و ئاشتێکی بەردەوام بێتە ئاراوە بۆ دەوڵەتی ئیسرائیلیش لە دەرەنجام بێتە ئاراوە چونکە ئەمە دەزانین ئەمە پرسێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە ئاماژەی پێ بدرێت بەڵام ئەو نیگەرانی و ناکۆچانە دیکەشی کە هەن پێویستە لە ڕێگەی دانوستانە و هاواهنگی و سازانەوە بهێنەدی دەزانین خەڵکانی زۆر هەن دانێت بەو ئاراستەوە کار بکەن شایانی ئەوەن خوازیار و هیواخوازین لە ماوەیەکی کەم ئەمە لە هەرێمەکە بەدی بێت زانیت دوێ پلانە ئەمریکایدا تایبەتیژی بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست یعنی نەبتنێ ئەڤان وڵاتە ڤەدگرێت ئەڤێ نوکەت ناوا شەڕیدا وڵاتێکی وەکی تورکیەژی نابێت بێتەشبیرکردن یعنی هەم سەر ئاستا هەرێمی هەم سەر ئاستا نێودەوڵەتی تایبەتیژی گەل ئەوروپایەژی کارتێنوانن بەرامبەری هەفتوو هەنە ترکی دێ ڕازی بێتە پلانەکە ئۆسا ئەمریکییانژی داخوازیە نوێژی هەنە دوێت بێنە جێبجێکردن تورکیا هاوڵێکی ئەمریکایە ئێمە لە زۆر شت ناکۆچین بۆ کێشەیمان هەیە لە نێواندا ئاستەنگ هەن هەندێکێشی هەرێمیشان ئەمریکا
لە عراق لە ناوچە کوردەکان بە هەمان شێوە وەکو هاوڵ تەماشا دەکات بەڵام ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی بتوانین هەندێک لەو ئاڵنگار و ئاستەنگانە لەو بەشەی جیهان کەم بکەینەوە هەوڵ دەدەین کە لە تێک ڕای وڵاتان هاوبەشی و هاوڕێتیمان هەبێت لەم لایەنەشەوە کاری ناواز ئەنجام دراون سەرکەوتوانە بوو ئەگەر ئەم بەحسێ نمونەیەکێ بکەین بۆ قۆناغا داهاتیا ڕۆژهەڵاتە ناوەڕاست و ئەو سیاسەتان و کە دۆناڵد ترامپ دەرحەقی ئاشتیە بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست و ناوچەی گشتیر سەرچەت نمونەکە وەکی وڵاتên ئەوروپای پشتی شەڕی جیهانیین یەکێ و دوێت چێت بێتە سەر عەردی ڕۆژهەڵاتە ناوەڕاست هەفپەیمانیên مەزن هەبن نێڤبەرە وڵاتên ناوچەیە کارکردنێکە باشتر هەبێت تلشینا دوست و دژمناتیە بڵێ ئەمە ئەو شتێکە چاڕوانی دەکرێت و پێشبینی کراوە دەرفەتگەلی زۆر هەن بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی دیپلۆماسی و دانوستانەوە خەڵکی هەرێمەکە و جیهان ماندوو بوون لەو جەنگانەی ڕوودەدان خوازیارن سەرکردەکان ڕێگەی دانوستان چارەسەریان بۆ بدۆزنەوە ئەمە هاوشێوەیە لە هەموو شوێنێک پێشووتریش ئاماژەم بۆ کرد خەڵکان شایانی چارەسەری ئاشتیانن نەک ڕێگە چارەی شەڕانجێز لەناو وڵاتان و نەتەوەکان وێڕایەوەش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی نەریتیەوە زۆر جار وەکو نێوانگیر هاریکار مامەڵەی کردووە هەندێک جار ئەمریکا وەکو دڵنیا پێدەر و گەرانتۆر بۆ ڕێکەوتنەکان و جێبەجێکردنیان مامەڵەی کردووە تەنانەت بۆ ڕێکەوت نابوودەکان هەلومەر جیاوازەکان بەڵام دەبێت ئەمە لە ڕێگەی نەتەوە وڵاتان خۆیان بێت نەک بەسەریان دابسە پێندرێت لە دەرەوە زۆر بە سەرۆک ئەمریکیەکان ئاماژان بەوە کردووە کە نانەوێت ڕوبەڕووی شتێک بوونەوە کە ئەوان نانەوێت کات هەر وڵاتێک کەوا مامەڵە دەکات نێوان گیر بێت لە نێوان دوو لایەن لەوە تێدەگات کە ڕۆڵی نێوانگیر ئەوەیە هەڵ و مەرج بڕخسێنێت بۆ ئەو دانوستانەی کە هەیە بەڵام ئەمە پێویستە لە نێوان لایەنەکان خۆیان بەئافرێت نازناوی یاریکەری سەرەکی تایبەتیش یەک ئالیکردنا هەفکێشەیەن مەزنین کو نوکەژی تێدا دەرباز بێت هەر حتا نوکەژی ئەمریکا بیە کە کەنگی شەڕ ڕاوەستت کی سەرکەفتیەت شەڕیدا بەرژەوەندیە ئەمریکایەت گەلکێ ئەو دێ سەرکەفتی بێت قۆناغا داهاتی ئەگەر هاتوو ئەمریکا ئەف هێزا نوکەهی ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەگەر نەمینێت کی دێ ببتە یاریکەری سەرەکی یعنی جهێ ئەمریکا کی دێ بگرێت گەلە جارە بەحسی ئیسرائیل تاتەکردن ئەف کارە هەمی تێتەکردن ji بووی و ئیسرائیل سەرکردات یا ڕۆژهەڵاتە ناوەڕاست کرد حتا چرا بابەتێکی وسا ڕاستە یانجی حتا چرا دەدێ وڵاتên ڕۆژهەڵاتە ناوەڕاست شتێکی وسا قەبیل بکەن ئیسرائیلەکان ئەویان بەردەستە کردووە کە توانای سەربازیان بەهێزە ئەمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەویان نیشان داوە دەشزانن دەشڵێن کە ئەوان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جیاواز ببینن جەنگیان لە بەرامبەر حیزبوڵڵا سەرکەوتوو بوو لە ڕوانگەی ئەوانەوە هەروەها گۆڕانکاریەکانی سووریا داڕمانی ڕژێمەکەی ئەسەد و ڕژێمی نوێ کە خوازیاری ئەمە داهاتوێکی باشتر بۆ سووریەکان بەدی بهێنێت ئەمە بەڵام بربەستی زۆر هەن ئەمە تەنانەت بینیمانە دوای گۆڕینی ڕژێمیش ئیسرائیل هێزەکانی ئیسرائیل بەردەوام بۆ لە بۆمبارانکردنی سووریا کاتەندێک وا دەڵێن کە ئیسرائیل هێزێکی شلۆحکارە لە ناوچەکە بۆ هاوسەکانی دەرفەت هەیە ئەگەر خەڵک هەوڵ بدەن بۆ ئەوەی زیاتر گرنگی بە وڵاتەکانی خۆیان بدەن لە بری جەنگان و ڕوبەڕووبوون لەگەڵ هاوسەکانیان بە دڵنیاییەوە ئیسرائیل ئەوەی سەلماندووە کە بەهێزترین لایەنی سەربازی بێت لە
ناوچەکە ئەمەش کاریگەری لەسەر ئەوە دەبێت وڵاتانی کە چۆن مامەڵی لەگەڵ دەکەن بەڵام ئەو ڕێگەتون تیژێک لەلایەن ئیسرائیلەوە زۆرجار بەردەستە دەکرێت ژمارەی قوربانیان لە لوبنان لە کەرتی غەزا لە وڵاتانی دیکەی هەرێمەکە خەڵکان یادەوەری درێژخایانیان هەیە ئەستەم دەبێت بۆ ئەوەی تێپەڕ بن بەسەر ئەو دۆخەدا خود لە بیریان بکەن ئەمە پێویستە دانوستان هەبێت لەوان وڵاتان تەنانەت وڵاتانی بەشدار لە ڕێکەوتنی ئیبراهیمی دەتوانن پەیوەندیە ئابوووریەکانیان گەشە پێ بدەن بەڵام بە شێوازێک لە شێوازەکان لە جەنگ ڕەنگە نەتوانن لەگەڵ ئیسرائیلی ئامانجەکانیان بەدی بهێنن ئەو وڵاتانەی کە نزیکن لە خوانەوە دەبێتەوە تێبگن کە بربەستی مەزنیان لە بەردەمە بۆ ئەوەی ئەو بەدی بێت وەختیان بەحسێ ئاشتیتکین یەکسەر گەلدا پێکڤەژیۆنە یعنی ئاشتیانی پێکڤەژیۆنات نێڤبەرە هەمی ئولو نەتەوان هەمی ڕەنگاندا بێجودایی ئەمژی الهەرێما کوردستانی شانازیە vê babetî dikin pêkvejiyana olî û netewî bê cudahiyê nava Herêma Kurdistanê da. Dîtnawe qonaxa dahatiya aştiya bi rojhilata navarast eger temamî sergirt herêmeke wekî Herêma Kurdistanê çawaçêt nimuneyeka geştir bit êdî ji aliyê heta welatên mezinên navçeyê jî çav li Herêma Kurdistanê bête kirin. بەدڵنیاییەوە پێم وایە ڕێک بەو شێوەیە هەرێمی کوردستان نیشانی داوە بەردەستەی کردووە کە پێکەوە ژیان چۆن بەسەرکەوتوانە دەکرێت بەدی بێت ئەو دەرهاویشتە پەروەردەیی و ئاکام ئابوورانەی کە لێ دەکەوێتەوە بەتایبەت لە کاتی پێکەوە ژیانی ئاشتیانە ئەمە سوودی زۆری هەیە بەدڵنیاییەوە کوردستان هەرێمی کوردستان نمونەیەشی نایابە کە خەڵکان بیر لێ بکەنەوە چی دەتوانرێت ئەنجام بدرێت پێویستە کوردستان ئەمە هابەشی پێ بکات ئەو لەو وانانەی کە فێریان بوون و بەرزەی دەکەن بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لە ناوچەکە هەفپەیمانی دێ هەبن نێڤبەرە وڵاتên rojhilata navarast û welatên Ewropayê da yani ev hevpeymaniya master lê bên şwan hevpeymaniyên berîn û ke tinê bû dema şerît hatine kar înan yan jî hatine pêk înan. ئێمە بینیمان لە پرسی ئێران یەکێتی ئەوروپا سێ وڵاتەکە ئەوروپاش فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا کە دانەوێت ئاگر بەست بێت ئاراوە چارەسەری دیپلۆماسی بە ئافرێت دەزانی ئەوروپیەکان دانەوێت ئەو بەدی بێت هەندێکیان ئەمەژە بەوە دەکەن کە دەتوان زیاتر ڕۆڵیان هەبێت بە هەموو شتێکیش بۆ ئەمریکا جێن نهێڵن لە ڕاستیدا تەنانەت لەو قەیرانی ئێستاش کە بەردەوامە لە ڕەتی ناوەڕاست ئەمریکا تاکە لایەن نییە بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی بجێڕێت بۆ گەیشتن بە ئاگربەست قەتەرمان بینیوە ڕۆڵی زۆر گرنگی نێوانگیری جێڕاوە هاریکار بۆ بە ئامانزگەیشتنی ئاگربەست تەنانەت ئەوەشی کە ئەمریکا لە نێوان ئێران و ئیسرائیل ڕاگەیاندووە ئاگربەستێک بۆ دانوستانی لە پێناو کراوە لە ڕێگەی قەتەرەوە ئەمە نمونەیەکی دیکەیە بۆ ئەو شێوازەی کە هەرێمی کوردستانیش دەتوانێت هاریکار بێت یارمەتی ئەوانی دیکە بدات بۆ ئەوەی لە پێکەوە ژیانەوە پێش بەچوون بەدی بهێنن نەک ئەمریکا بە دڵنیایی وڵاتانی لە چوارچێوە ڕێکەوتنی ئیبراهیمی پەیوەندی ئابووری بەهێزیان هەیە کەواتە بە هەمان کات دەتوانن فشاری ئابووری بخەنە سەر یەکتر ئایا ئەوان دەتوانن وا بکەن حەماس ڕزگاری بێت بەر لە ئۆکتۆبەر و هێرشەکانی ئەو کاتیش بەهێز بووە ئاهێستا دیسان بە هێزە دەمێنێتەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بۆیە وڵات گەلێکن
پەیوەندەکانیان زۆر بەرز دەنرخێندرن لەلایەن ئیسرائیلەوە بەڵام ئەوان کاریگەریشیان هەیە بە هەمان شێوە کەواتە جیهان پێویست ناکە تەنیا پشت بە ئەمریکا بەستێت يعني تایبەتیژی تو هەرێما کوردستانت بابەتێکی وسط ئینە بەرامبەری ئەمریکای بۆ بابەتی ئاشتی یعنی دیتناتە هەرێما کوردستانت شێت ڕوولەکە کاریگەرتر بینێت هەمش بووی ئاشتیە هەمژی بوو نزیکردنا وڵاتێن ناوچەیەت گەل وڵاتێن ئەوروپای یانجی چ پێتیڤە بکرد ئەگەر هەسا ڕوولەکی کاریگەر بشێت ئەنجام بدەیت یانجی کارر سەر بکرد Well, I think we've covered it pretty well. پێم وایە ئەو من زۆر بە باشی ئاماژە پێدا You know, negotiations, کە دانوستان دیپلۆماسیەت ئەمانە کۆڵگەی سەرچین تیایدا بتوانین ئاشتی بڵاو بێتەوە لە ڕۆژی ناوەڕاست من بڵاوکراوم بینیوە لەلایەن ئیسرائیلەوە کە ئاگر بەردەستی پێکردووە نێوان ئیسرائیل و ئێران کەواتە خوازیارین ئەمە بەردەوام بێت ئەمە بۆشایی دافرێنێت بۆ دیپلۆماسیەت و کە خوازیارین بەدی بێت بابەتەکە بەرین و کەتەژی ئێماژە پێکرد یا دەوەریە نەخۆش مەسەرەن گەل سیاسەتەکەوە کە ئیسرائیلێت ناڤ غەزەی لبنانێ حتا چەندین ناوچەندندا هەبن زەحمەت تە تایبەتیژە و یا دەوەریە بێنەژبیرکردن عقلیەتە شەڕانگێزیە گەلک وڵاتی ڕۆژهەڵاتە ناوەڕاست وەت کرد و گەلە پیا بزەحمەت بێت قەبیل بکن ئاشتیل هەمی ناوچەیەکی هەبێت هەر حەستکن شەڕ هەبێت گۆڕینە vê عقلیەتە یانجی گۆڕینە دەستەڵاتە وان وڵاتان چەندا پێتڤە و حتا پێتڤی بکرد دونالد ترامپ دیساژی هێزێ شەڕی vê عقلیەتێ دروست بکرد that's an interesting question. ئەمە پرسیارەکی سەرنجڕاکێشە نازانم ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئەفریقا کەندا و هیچ جۆرە خواستێکی بێستر هەبێت بۆ بەرپاکردنی جەنگ بەراورد بە وڵاتانی دیکە هەرێمەکانی دیکە لە تێکڕای جیهان ئەوروپا وەکو دەزانین ئەفریقا ئاسیا ئەمریکای لاتینی قەیران و بەریکەوتن لە هەموو شوێنێک هەن کێشەکە دەکرێت مرۆڤاتی خۆی بێت بەڵام ئێمە ئەوەشمان وەکو مرۆڤاتی بەردەستە کردووە کە دەتوانین ئاشتیش بەدی بهێنین نیشانمان داوە توانستی ئەومان هەیە جەنگەکان بوەستێنین بۆیە ئەمە دەخوازێت هاوسەنگی بافرێت خەڵکانێک بێنە پێشەوە کە ماندوو بوو بن لەو جۆرە بەریکەوتنانە و توانستە بەخوام بدەن بۆەوەی گرنگی زیاتر بە خێزانەکانیان بدەن بە کۆمەڵگەکانیان بدەن دەبێت ئەو سەردەمە بێت کە هەمووان بیر لەوە بکەنەوە ڕێگەی دیکە بدۆزنەوە ئەو وڵاتانی بتوانن هاریکار بن بۆ دانوستانەکان بەرەو پێشەوە بەرن یاخود بۆرە و داهاتووە هیوا بخوازن و ڕێگە بگرنە بەر gelek spas xatu cina Abercrombie balûza beriya Amerîka li Malteke û hînpayekî rasta xwe li Washingtonê gelme dabin gelek daxwaza lêborînê jî dikin me gelek ji demê te xwar di rengê şeviyê jî li defe zor spas bû ev demê te da me It's my privilege. Thank you for having me. شەرەفمەندم سپاس بە میواندارکردن her bijî